دەستەکەوێت جەلال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. جەلال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو کاکزانە لە جەنابتو لە بینێران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. زۆر سپاس. خۆپشاندانەکەت لە کێوە دەستی پێکردووە و داواکاریان چییە؟ سڵاو کاکزانە لە بەڵێ ماوە سازانە منەمێ ئاماژە بۆ بکەم لە سەرەتای مانگی دوانزەوە تا ماوەی 15 ڕۆژێک کە بێ شەپۆلێکی ناڕەزایەتی ڕووی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کردووە. ئەم خۆپشاندانی ئەم ڕێی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بە شەشەمین خۆپشانداندا ئەنرێ واتە لە ماوەی کەمتر بڵین لە 12 ڕۆژدا هەم لە ناحیەکان هەم لە قەزای چەمچەماڵ و ماوەی زیاتر لە کاتژمێرەکە خۆپشاندانی چین و توێژە جیاوازەکان لە قەزای چەمچەماڵ دژی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان بەگشتی و نەبوونی کارەبا بە تایبەتی. من ئەمێ باس لەوە بکەم مامۆستازانە وێزگەی کارەبای ماسک کە لە پشتی منەوە دیارە یعنی کەمتر لە 8 کیلۆمەتر لە سەنتەری قەزای چەمچەماڵەوە دوورە و بڵین کۆمپانیای داناغای شەرەکەوێتە ئەم سنوورەوە بەڵام بوونی ئەم وێزگەیە و بوونی ئەم کۆمپانیان نەبوونەتە مای خۆشحاڵی بۆ هاوڵاتیانی سنوورەکە. بۆیە لە ئێستا خۆپشاندان دەستی پێ کردووە مای کاتژمێرێکە وەک لە پشتی منەوە دیارە ڕێگەی سەرەکی سلێمانی کەرکووک لەلایەن هاوڵاتیانەوە داخراوە. من ئەگەر دەرفە دەبێ یەک دوو خۆپشاندا وەرەگرم ئەگەر کاکە بیتە ئێرە سڵاو لێبێ ئەم کاتت باش. ئێوە ئەمڕۆ ئەو خۆپشاندانتان بۆچی کردووە داواکاریتان چییە؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە دانەغاز و شەریکەی کارەباکە لە ناو چەمچەماڵە زەرەکەی بۆ خۆمانە بەڵام پێمانی ڕوا نابینن کارەباکەمان بدەنێ. دووش دانەغاز و کارەباکە کۆمەڵێ خەڵکی تێکێش مزارەیان کردووەتە ئەوانێمە هەموو لەم مانگەیە 8 کیلۆمەتر لێمانەوە دوورە پێمان ڕوا نابن کارمان کاکە وەک نەوتەکەمان نادەیتێ کارەباکەمان دەرێبایی دەرێکی پێ هەڵکەین. تر زۆر سپازەرەوە. بەڵێ تانی پێتان وایە لە ئێستا شتێک مابێ ناوی حکوومەت بێەوە داواکاری لێ بکەن؟ وەڵی ئێمە داوا لە میلێت دەکەین داوا لە حکوومەت ناکەین. ئێمە خەڵک کۆبووینەتەوە هەتا شتێک نایە یەکێک نایە قسەیەکی نەک وەک جاری پێشوو بزاهرەمان کرد و خۆپشاندانمان کرد تەنها بۆ یەک مانگە کارەباکەیاندا پێمان دوای ئەوەی تر کارەبا بوونی نەما تا ئێستا 12 شەوم دادێ بۆ شتی بەیانی. ئێمە چی لێ بکەن 12 شەو بۆ شتی بەیانی؟ یعنی ئەگەر وەڵام نەدرێنەوە هەر بەردەوامە بن لە ڕێگرتنیم ڕێگەی؟ بەڵێ ئێمە هەر بەردەوامە بین و بەردەوامیشە بین هەر لێرێن و هەتا یەکێک تا ئێستا هیچ بەرپرسێ نهاتووە قسەیەکمان بۆ بکە و وعدێکمان بداتێ هەتا ئێستا کەس نهاتووە. ئێمەش بەردەوام بین لەسەر ئەم ڕێگرتنە و کۆبینەوە. ئەگەر تۆ فێرە براکەم ئەم خۆپشاندانە بڵین ئامانج یاخود مەبەستان چێ لە سازە ئەگەر ڕووکەیتە کامیرەکە؟ زۆر سپاس. بەڵێ سەرەتای ئێمە مەبەستمانەوەیە داواکارەکانی خۆمان بەم حکوومەتە ڕابگەیەنین کە چەند مانگێکە ئێمە بێ کارەباین کارەبا شەوان دێتەوە ئەگەر بتوێ تۆ ئیشێ ناوماڵ بکەی بە کارەبا 12 شەو بۆ بەیان دێتەوە هیچ کەسێک کارەبا نابینێ. ئانێ ئێمە خەوین اینجا کارەبا دێتەوە کارەبا لەو کاتە هیچ پێویستیەکی بۆ ئێمە نییە ئاومان نییە. ئێمە ئەو وێزگەی کارەباکەی وەک لە خۆتانەوە دیارە کارەبا نیوەی کوردستان لەم شارەوە دەرەچێت بە ئێمەی ڕەوا نابینن ڕۆژانە 6 ساعت کارەبامانە دەنێ ئەویش هیچ کەسێک نایبینێ هیچ کەس ئەم کارەبایە نابینێ. ئەخەوین کارەبایە هەڵەسین کارەبا نییە کارەبا وەک حرەسیاتی لە هەتا بێ حرەسی بۆ دەرکەن کارەبا بینین. هەمومان خێزانمان ژنەکانمان لە ماڵەوە بێ نیوە شەو هەسێ بۆ جلشۆرین و بۆ غەسالە هەڵکردن. بەڵێ تا ئێستا هیچ کەس بەدەمتانەوە هاتووە؟ تا ئێستا هیچ بەرپرسێ نهاتۆت ناو خۆپشاندانەوە هیچ کەسێک لێمانی نەپرسیەوە تەنها هێزەکانی ئاسایش نەبێ ئەویش بۆ چاوترسێنی خەڵک هاتووە. بەڵام بڕیارەدەین ئێمە واز نایانین ئەگەر ئەم ڕۆژ کۆتایی بێ بەیانیش کۆتایی بێ ئێمە واز نایانین هەتا مافەکانی خۆمان بەدەستنێنین. جەلال جەباری کە ڕاستەخۆ لە قەزای چەمچەماڵەوە لەگەڵ خۆپشاندران لەگەڵمان بووی.